طبعا كونغرا بو بيداتشونوي همو بيروي بيروا هر لا دروش مو هر لا لوغو هتا وكو دصلات وصلاحية كاني سكرتير ودستي كارجيوري همو اوشانا دقريتوا اما بنيازين شانو بهمو يندابكين با نونراتي بلين كونغرا عندماني كونغرا بخويان او دصلاتي دينوان كابيداتشونا بهمو يدابكن ان شاء الله. هيكلي رخلاوة كتان روجو برنامجتان جيتشيا بيك لنا في الروا بيتشسبين بوكارو تشالاكي كانتا بله دیارە بەپێی ظروف و سەردەم و واقعانەی کە دێتە پێش هەڵبەتە پێشنیار کراوە و پێشنیاریش دەکرێت ئێمە بەپێی پێویست و ئەوەی کە بتوانین ئەنجامی بدەین ئینشاڵڵا جێ دەکەینەوە لە پەیڕۆ پرۆگرامدا و دەمانەوێت جێدەستی کارماندار بێ لە هەرێمی کوردستاندا ئینشاڵڵا. پێی تەقریبیەوە چەند ئەندامتان هەیە لەناو بڵێن هەموو تەندروستکارانی هەرێمی کوردستان؟ ئێمە طبعاً کۆنفرانسە محەلیەکانمان کردوونە لە لەقەکانمان لە هەموو کوردستاندا کە تەواجودمان هەیە. نوێنەری ئەو کۆنفرانسانە ئێستا لێرە ئەندام کۆنگرەنە تقریباً ئێمە ئێستا نزیکەی 7 ئەندام کۆنگرەیەکمان هەیە. لێرە 7 ئەندامتان هەیە لە دەرەوە چەند ئەندامی تەندروستکارانتان هەیە بە گشتی لە هەرێمی کوردستان؟ جا ئێمە هەر نەفەرێک لێرە نوێنەری 3 بۆ 4 نەفەر وە بگرە زیاتریش دەکات کە لە دەرەوە بە نوێنەرایەتی ئەوان هاتوون. ئەم هەفتانە لە چه بەشێکی تەندروستیەوە هاتوون؟ بەشەکانی تەندروستی ئێمە هەر لە کۆلیژی پەرستارانەوە دەگرێتەوە هەتاکو هەموو بەشەکانی پەیمانگا تەندروستیەکان بەشی سڕکردنە ئەشیعەیە شیکاریە هەموو بەشەکانی تێدایە. سپاس بۆ زانیاریەکەت کاکزانە دێمە وەلای تۆ دیارە کۆنگرەکەیان تا ئێوارەی ئەمڕۆ بەردەوام بێت و دوجار بەڵام کۆتاییشیان دەبێت لەسەر کۆتاییهاتنی کۆنگرەکەیان و ئاماژە بەوە بکەن کە تەنانەت بیرۆکەی نەخۆشخانەکانی بەخشین بیرۆکەی یەکێک لە ئەندامانی تەندروستکارانی کۆمەڵی ئیسلامی بوو بۆ بوری بەنامەی بەخشین کە ئێستا توانوێتی فەراخێکی زۆر لە بواری تەندروستی پڕ بکاتەوە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و هەڵەبجەدا. بەڵێ جەلال محەممەد پەیامنەری پەیام زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی. حکوومەتی میانمار ڕێگەنادا